بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وخير من سد شاوان خوي گور پاداش خير تاماتو دیار فکری کی جوان و برنامه کی جوانه خوي گور بك معي خير بو او و جماعركش و خلق كردستانيش زياده استفاده لبك او يگرنگ باوك جان موضوع رمضان كخوي گور باسكا فرمي شهر رمضان الذي انزل فيه القرآن ياخذ كباسي رمضانك ئەوەی کە لە ئیمتیازەکانێتی کە ئەم مانگە پیرۆزە ئەو گەوری کە پێدراوە لەبەرەوەیە کە قورئانی تیا نازڵ بووە بەڵام كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم کەواتە بۆ خۆی ڕۆژوو سنەتی ئێمە و سنەتی پێغەمبەران و ئومەتەکانی پێش ئێمەیە دیارە ڕۆژوو ئینسان وا فیترە کراوە وا دروست بووە کە پێویستی بەوەیە کە لە ساڵێکا جارێک محەتەیەک دابنێ و بۆستێ و برێکێ بکە ئەو ژیانە ڕۆتینی کە لەسەری ڕاهاتووە دوژەمە یاخو سێژەمە نابخوا و هەستێ و بڕوا و دانیشێ محەتەیەکی ئیمانی بکە لە ناو چانێ با بۆستێ خەڵوەتێ داباتەوە عوزلەیە لەگەڵ خوای گەورەیە بکە و بەخۆیان بچێتەوە بۆ ئەو ساڵی کە تێپەڕیوە و بەرنامەی ساڵێکی تر لە ژیانیدا بنێ هەموو شەریکات هەموو موسسە گەورەکان هەموو حکومات ئەم پەیڕەوەیان هەیە کە پێویستەکە ئینسان لە ژیانیە لە ساڵێکا جارێک دانیشی بۆی کە ژیانی هەر بۆ ڕۆتینە نەڕوا و مردن کۆتایی پێبێنێ ئەبێ پێش مردنەکەی مراجعاتی خۆی هەبێ ئەم مراجعاتانە ئەنوەڵی ئەکرێ یاخود ساڵانە ئەکرێ بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت بەرنامەکانی خۆی جارە ئەو هەموو کەڵەکەبوونی خواردن و ژەهر و مادە زیادی کە لە لەشە وردەوردە ئەمێنەوە دوای ئەکسپایرە بن حتمەن لە لاشەیە ئەم خانانە کە ئیتر وردەوردە کۆنە بن و پیرە بن ولەمانە فەرمون ئەو خانانەی کە ئەمێنەوە لە ناولاشەیە و کۆنە بن و پیرە بن ئەوانە قابلیەتیان هەیە کە بگۆڕێن بە سەرەتان چونکە سەرەتان خانەیەکە سیستم و بەرنامەکەی تێک چووە دیارە ئینسانیش هەتا پیر بێ قابلیەتی سەرەتانی زیاترە خانەش هەتا پیر بێ لە لاشەیە قابلی سەرەتانی زیاترە بۆ چونکە تەفرەیەکەکە میوتیشنێکەکە ئەگۆڕێ بە شتێکی خراپ ئەم خانەیە چۆن لە ناوەچێ ئەم خانەیە پێویستەکات تۆ برسیبی چۆن برسیەوی هیچ ناخۆی ئاو ناخۆی نان ناخۆی لاشە پێویستی بە خواردنە دوای 6 ساعت دوای 8 ساعت داوای خواردن نەکات چونکە تۆ فێربووی ژەم بخۆیت ئێستا ژەمەکە نییە چیەکەیت ئەبێ بچی قەرزکەیت لە شۆ قەرزەکەی لە لاشی خۆ قەرزەکەی ئەچی ئەڵەی کاکە من ئێستا لێم قەوماوە بە ڕۆژوم و هیچ خواردنێک نییە بیخۆ هەڵەسی بە هەڵوەشانەوەی ئەو خانە خەوتووە پیرانەی کە لاو لاشەیە هەن بە طبیعەتی حاڵیش چونکە خانەکە پیر بۆ زەعیف و قابلیەتی هەیە بگۆڕێ بە شتێکی تر و لاشیانە مێنێتەوە ئەو زووتر تێکەشکێ ئاوەکەی تیاتێ و خواردنەکەی تیاتێ تاقەکەی تیاتێ هەرچی لە خۆیان خەزنی کردووە لە مەعادین و لە ڤیتامین و لە پرۆتین هەموویەتە ناو لاشی تۆ لە مای ئیسفادەی لەکەی واتە تۆ ڕەفەکان بەتاڵەکەیتەوە جارێکی تر یعنی پێشەوەی کە لیژنەکە بێ بتگرێ بڵێ کاکەم مادەی ئەکسپایری نزیکە ئەوە کۆتایی پێهاتووە تۆ خۆت هەڵەسی بە تەسفیی شتەکانی خۆت لە ماوەی ئەو ساڵەیە واتە خانەکان زینوەکەیتەوە جارێکی تر ئەم خانە مردووانە ئەم خانانە کە مردن و هەموو ئیسفادە و لە تاقە و لە پێکاتەکەی کرد جارێکی تر لە ناو ڕەمەزانە یاخود لە دوای ڕەمەزان کە نانەخۆیتەوە جارێکی تر ئەم خانانە جارێکی تر بنیاتەن لێنەوە بەڵام بەچی بە خانی تازەتر یعنی تۆ ئەکسپایرێکی کۆنە ناردەوە بۆ شەریکە ئەکسپایرێکی ڕقم تازە خستە شوێنەکەی بۆیە ئەمە ئیسفادەیەکی زۆری هەیە علمی تازە سەرماندوێتی ئینسان بۆ ئەوەی کە بتوانێت ئەمە بکە پێویستی بە 14 ساعت تقریبا لە بەخسە تازەکانە ئەوەی کە ئەڵێ برادێکم هەیە دکتۆرێکە نوێژ شت ناکە بۆ خۆی ڕۆژێکان اینجا خۆی هەر ئیشی تەغزیەیە هەر بەرنامەی خواردندانان بۆ خەڵکو و زەعیفکردن و ئەم شتانە دەستی گرتم ڕۆژێکام تێوە دکتۆرە براحیت زانی تازە بە تازە بەحسەکانی ئێمە ئەڵێ ئینسان بۆ ئەوەی کە ئیسفادە لە نەخواردن بکە پێویستەکە 14 تا 16 ساعت بە ڕۆژوو بێت تازەی نەسەر ڕعەکەی ئێوە لە ڕۆژووە یعنی تازە بە تازە علم ئەیسەلمێنێکە ئەم قسانە قسەی بەشەر نین بۆیە خوای گەورە ئەو کاتی بە معەیەنی داناوە لەوە چی ئێمە وەکو تعبود سێریکەین خوای گەورە ئەمریشمان بەسەرا بکاکە لە ژیانمانە هیچ نەخۆی یاخۆی هەفتەیەک هیچ نەخۆی من ناچاری بن بەجۆی بکەین و ئێمە لە ئاخیرە عەبدین
بەڵام حتمما خالقی دروستکەری ئینسان ئەزانێ ئەمە حیکمەتی چیتیایە و بۆ شێوەی داناوە کە علم حتا ڕۆژی قیامەت ئەمە بسەلمێنێ جا چەند حیکمەتی تریتیایە بەڕاستی ئێمە نایزانی ئێمە لەوە تەوەی کە بیستی بێتمان لە مامۆستاکان ئینسان دڵی ناسکە بێتەوە بەزەی بە فەقیرایەتەوە و واکا خێرکە بڵێ ئەمانە هەمووی حەقیقەت ڕاستن بەڵام وەکو لایەنی سەحیلا شەمە قەرانتم وایە گەورەترین بەڵا گەورەترین موسیبەت گەورەترین دەواازە بۆ لاشەی ئینسان کە تووشی دەرد و بەڵایەکە مەعیدەیەتی ئەگەر مەعیدە و گرت ئینسان سبحان الله سانەوەتی نەخۆشەکانی کەمە بێتەوە سەیری هەموو نەخۆشەکان کە بزانە نەخۆشەکان ئاراستەکەیان بەرەو شوێیە دڵ جگەر گورچیلە زەخت شەکرە هەچی تۆ ناوێ بیت ئەمڕۆ کێشە بۆ ئینسان دروستەکە سبحان الله ئیلا سەرچاوەکەی لە دەمەوە دەست پێیەکە ئیلا لێرەوە دەرچەکە چێتە خوارەوە ژەهرەکە داخەڵە بێ یاخود زۆر خۆریەکە ئەمڕۆ گەورەترین کێشەی خەڵک ئەمڕۆ چییە قەڵەویە ئەنی خەڵک نازانێت بەچی خۆی زەعیفکە کابرا هاتۆڵە کاک تۆڵا حەزەکەم زەعیفم ئێ باشە بڕۆ کەم خۆڵا خۆم پێ ناگیرێ دە باشە وەرە مەعیدەم بۆ بچووکەرەوە ئێ باشە من مەعیدە بۆ بچووکەمەوە دایمە هەستکی بەردێ لەسەر سکتە و لەناو مەعیدەتایە هیچی پێ ناخورێ هەتا ڕێ قرقێنەشی لێ بگرێ هەوا بینیتە دەرەوە جارێکی تر تووشی ئەم ناڕەحەتیە بی خۆ بخەیتە ژێر عەمەلیاتێکی قورسەوە لەبەرەوەی کە خۆت کۆنتڕۆڵی خۆتت پێ ناکرێ یعنی نەفسەکەی خۆت بەدەست خۆت نیە وەڵام من حەزەکەم نەخۆم بەس بەخوا خۆم پێ ناگیرێ تۆزێ نەوسنم کەواتە بەناچاری عەمەلیاتەکە وای لێیەکا کە زۆر نەخوا ئێستا بەناچاری ڕۆژووا لێیەکا کە زۆر نەخۆیت یعنی بەڕاستیە من نیعمەتێکە ئینسان لە هەموو شوێنێکا دەست ناکەوێت پاشان چ بیئەیەکی ژینگەیەکی پاک ئەخۆڵقێ لە کاتی ڕەمەزانە یعنی ئینسان ئەبسە چی وازە جگەرەکەیێنێ واز لە نێرگە لێنێ وازە شتێنێ ئەمە ئەبێ بە تەحەکومێ بەم گەنجەوە بەم خەڵکەوە لە من توانی مانگە واز دووە بێنم ئیتر بۆ ناتوانم بە تەواتی وازی لێ بێنم مەملەکەتی سەعادە هەیە کە پێوتێ مەملەکەی بۆتان کەوتۆتە بینی سین و هندەوە منتەقەیەکە مەلیکەکەی هەموو ئاواتێکی ئەوەیە خزمەتی شعبەکەی خۆی بکە جوانترین سیستمی سەحی بۆ بنیاد ناون ساڵەکانی 90 تەلەڤیزیۆنیان بدە لای خۆیان یعنی ئیمانمان بەم تەتەوری و پێشکەوتن شتانە نییە هەتا ئێستاکەنە ژماری سیارەکانی چەند سەد دانەیەکن ناڵن سیاری تێ بچێ ژماری هەموو هاوڵاتیانەکانی تقریبان 550,000 تا 800,000 کەسن ئەم مەملەکەتە مەملەکەتێکی داخراوە هەموو شتەکانی لە ڕێگەی هنداوە ئەکات لەبەری کە لە سین لە خۆیە ترسێ ئەوەی کە جی باسی لێرە نابێڵین بچۆ بۆ ئەو مەملەکەتە کە پێوتە مەملەکەت و سەعادە پێوتێ وڵاتی بەختەوەری یعنی وڵاتێکە ئیتر ئینسانەڵێ بیل لە خەفەت ناکاتەوە هەوایەکی پاکی تایە بیزەبت ژینگەیەکە ئەوە پاکە پڕە لە ئۆکسژین توانیمشی لە ئۆکسژین بین تو لێرە بیفرۆشیتەوە ئەوە ژینگەیەکی خاوێنە جگەرە و پێ بێ لە مەتارە نێعڵم چی دەشورەوە 100 جگەرە بۆ مسافر هەیە بیبات دەگەڵ خۆیان وەکو گەشتیار بەڵام بێ $200 غەرامە بە سبحان الله یعنی کابرا ئاوا محافظە لەسەر چیەکە لەسەر هاوڵاتی خۆیەکە ئاوا بربەرەکانی کۆمەڵێک دیارداکە کە بۆی کە خەڵکەکەی تووشی بەڵام موسیبەت دەم ڕەمەزان دێ ئەم مەشاکلانە و زۆر بە ئاسانی بۆ حەلەکە زۆر بە ئاسانی بە گەنجەکاڵە لێ نەفسی خۆ بگرە تاقی خۆ بگرە شەهوەتی خۆ بگرە تۆ ئەتوانی ئەوە بکەی بڵێ ئەتوانی سەیری شتی خراپ نەکەی بڵێ ئەتوانی نەزەر نەکەی بڵێ ئەتوانی تعبدی خۆی گەورەکەی بڵێ توانی جگەرە نەخۆی بڵێ توانی هاوچێ مزگەوتکەی بڵێ توانی مەزبوط بی بڵێ توانی لە ڕۆژێکە ژەمەیان دوو ژەم نام خۆی بڵێ توانیت تەراویح و شەو نوێشکی بڵێ ینی بەڕاستی ئەمە دەورەیەکی تەدریبیە دەست هەموو کەسێک ناکەوێت اینجا ئینسانی ژیرەوەیەکە ئیسفادەی لێیەکە چونکە مانگێکە و ئەڕوات و کۆتایی پێدێت و وەکو چۆن هەموو وانکانی تر بەجێ هێشتین و ساڵ بەجێ هێشتین و تەمەن بەجێ هێشتین ئەمیش هەروە ئەڕاو بەجێمانەیە لەبەر ئینسانی ژیرەوەیەکە بتوانێت لەو ماوە کەمەیە باشترین خی گەورە کە دایناوە فەرمێن لعلکم تتقون بەس بۆی تەقوای خوا بکەن لە ئەخیرا من چمە بەردەستی خی گەورە لە قیامەتە مەلەفێکم هەیە 11 مانگ هیچم نەکردووە نوێژەکانم بە چ کردووە و ئیماری زۆر و تاوانێکی زۆرم تاکۆ کردێتەوە کە مەلەفێک یێتە پێشواڵە مانگی ڕەمەزان بۆم خۆشە بێ الحەمدولله شتێکم لە مانگەیە بنیان ناوە بۆ خۆم بەڵکو عەساوە لەعەلە ئەم مانگە یوسفەکەی بینی 11 براکەی تر بێت و بتوانێت تاوانەکانم بسڕێتەوە و لە گوناحەکانم خۆش بێت بەرە خۆشەویستەکانم مۆزوعی ڕۆژوو مۆزوعی ڕەمەزان خی گەورە کا فەرمێ وأن تصوموا خير لكم بەڕۆژوو بن خێرەکەی بۆ خۆتان خی گەورە پێیسی بە ڕۆژووی ئەمەنی ئەتوانی ئەو ژەمە شەرنانەکەمان باتێ هیچ لە مڵکی خی گەورە کەم ناکە وەزەوەی کە کەمێکا بەڕاستی ئەوەیە کە ئێمە خۆمان زەرەر لاشی خۆمانە دەین
بەو جۆرە ڕۆتین و بەو جۆرە تەبیعەتەی گرتومانە بەو خۆ خراپانی کە لە غەیری ڕەمەزانە گرتومانە ڕەمەزانیە تەصحیحی هەموومانەمان بووەکە چۆن قوتابیەک ساڵێک منهەجێکە خوێنێ لە ئەخیرە لە مانگی ئەخیرە ئیمتحانەکرێ دیارە ساڵی ڕەمەزان بەر ئیمتحاناتەکەوێ هەموو هەڵەکانی تەڵەبەر لە ئەخیری ساڵە ئازانێت چی هەڵەی کردووە چی غەڵەت ناحاڵی بۆ مستەواکەی چەنە ڕەمەزانیش ئەم هەڵانەمان بۆ ڕاستەکاتەوە تەصحیحی ئەوراقانمانەکات و پێمانەڵێ ئەمە منهەجتە لەمووی دو ساڵێکی تر تۆم قۆناغا بڕێ چیتە قۆناغێکی تر یاخود تەخەڕوجەکەی ئەبێ منهەجەکە ڕاستکەیتەوە سەرکەوتوو بنە بەخێر بێنە خۆ خۆشحاڵ بین. سەلام عەلیکوم.